ئاماری سەردانکردنی نەخۆش و نەخۆش بۆ نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیەکان لە ساڵی 2016 9822 هاوڵاتی سەردانی نەخۆشخانە گەشتەکانیان کردووە. 1,474,479 هاوڵاتی سەردانی ئیستیشاریەکانیان کردووە، ئیستیشاریانی کە بەیانیان و پزیشکی پسپۆردا دەنیشێ. 1,377,000 هاوڵاتی سەردانی مەڵبەندەکانیان کردووە. 74,000 هاوڵاتی سەردانی بنکەکانیان کردووە. لەم سەردانانەیە 8,807 تیشی گیراوە بۆ هاوڵاتیان لە نەخۆشخانەکانە، 11,000 تیشک گیراوە بۆ 11,941 تیشک لە ئیستیشاریەکانە، 3,208 تیشک لە مەڵبەندەکانە، 262 تیشک بە ئامێری سیتیسکان گیراوە. لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەماندا 2,813 نەشتەرگەری ئەنجام درراوە کە لەمانە 1,257 نەشتەرگەری گەورە بووە، 1,470 نەشتەرگەری مامناوەند بووە و 86 نەشتەرگەری بچووک ئەنجام درراوە. و لە کۆی ئەم نەشتەرگەریانەش 1,058 نەشتەرگەری منداڵبوون بووە بۆ حاڵەتی منداڵبوو.